کرد تەوەرەکان لەسەر چی بێ بۆەوەی دیبەیتەکە لەگەڵ بەهرۆز دەست پێ بکەین. وتم بەهرۆز تەوەرەکان بە ئەمانە بن. لەسەرەوەی من بڕوام بەخوا نییە و خواهر نییە. زانست و قورئان، دەسەڵاتی ئیسلامی و سەنگباران و کوشتنی خەڵکی و فەتحی وڵاتان، ئافرەت و مافی مرۆڤ بەگشتی. لە گەڕانەوەماندا داوام کرد لە کاک عەبدوڵڵاه کە کێ ئەناسێ لەم دەوروبەرە لە دکتۆر لە خەڵکی ڕۆشنبیرێ داوەتی بکە. ئەو شەوە کەسمان دەست نەکەوت. داوام کرد لە کاک مەلا محەممەد کە هیچ تەداخل نەکا بە چاک و خراپ. دانیشتین و دەستمان کرد بە قسە. وتم کاک بەهرۆز، تۆ چۆن بڕوات بەخوانیە؟ ئاخر لەمبوونەی ئێمەدا خەڵکێکی زۆر شاز بڕوای بەخوانیە چۆن شتی وابێ؟ کاک بەهرۆز دەستی کرد بە قسە وتی ئەم ژیانە هەموو لەسەر مادە بنیاد نراوە. مادەش بۆ خۆی کۆنە و عونسوڕێکی قەدیمە. ئەم هەموو سیستەمەی کە ئێستا هەیە لەم گەردوونەدا ناشێت دەستی خوایەکی بەسەرەوە بێت کە ئەوەندە گەورەیە، خاوەنی هێزە، لە دوو تەوەر بەدەر نییە. یان گەردوون و مادە خوایە و بێجانەیان خوا وجودی نییە. هەموو خوایەک کە دروستی ئەەکەین دەستکردی خۆمانە. چۆن خوایەک وەک مارکە زەڵێ بزوانە واتە محەڕیکە، پاشان نەزاوتیشە، یان ممکنە یان غیر ممکنە. ئەمە فەلسەفەی سروشتەواتە مرۆیی ئەمەی ئیسپات کردووە کە نەخشاندنی گەردوون بە مادە ڕێکخراوە و نەخشێندراوە، پاشان هەمووی سروشت بەڕێکە و دڕێکی خستووە. کەس ئەتوانێت خوای مسلمانان نیشان بدا، کەس ئەتوانێت ئەو هەموو هێزە کیمیایی و تەفاعولە فیزیاییانە نیشان بدا کە چۆن خوا دەستی لەسەری هەیە لە بچووکترین بەشی ئەم گەردوونەدا بە چرکە گۆڕانکاریە بێ؟ ئاخر ئەم خوایە چۆن ئاگای لەم هەموو وردەکاریانە هەیە؟ پاشان لەسەر ئەم ژینە بێپایان کرم و زیندەوەر و نەبات هەمووی کارەکە. هەموو ئەمانە بە جۆرەی سیستەمی سروشتن. تۆ بڵێیت یەخوا سەرپەرشتی بکە؟ ئاخر لە ناو ئیسلامدا چی هەیە کە من ئەوە لێ بکە بڕوام بۆ دروست ببێ وەک مارکس باسی مادەیەک و تەفسیری مادە و مێژووی مادەکە، هەمووی بە زانست و پاشان لە ڕووی پێگەشتنەوە و داروین و لە ڕووی کۆمەڵایەتی دۆرکایم و پاشان فرۆید و هەموو ئەمانە ئەتوانن وەڵامی پرسیاری ڕێکی و جوانی ئەم سیستەمە بدەنەوە بە زانست، نەک بە تەنها وشەیەک کە ئێوە خۆتانی لێ ئەدزنەوە و ناوتان ناوە خوا. پاشان من وەڵامی ئەم گەردوونەم ئەوێت لای ئەو خوای تۆ. من ئەمەوێت بزانم ئەو خوایە و مسلمان و ئیسلام چی بە من ئەدات؟ ئەم قورئانی ئێوە نابێت شتێک بدا بە من کە سوودی لێوەربگرم. ئاخر منسووری حکمت قسێکی زۆر جوانی هێڵێت، من کە تۆم ئەوێت تۆش ئەبێت پێم ببەخشیت بۆی تێر بم. مارکسیزم و ئەدەبیاتی چەپ وەڵامی هەموو ئەم پرسیارانەی منی داوەتەوە. ئینجا مەرجی سەرەکی پێکێنانی بەرهەمێنان کۆمەڵگایە، نەک ئاین. ژێرخان و سەرخان ژیان و شارستانی دروستەکە. چینە کۆمەڵایەتیەکان و خەباتی چینایەتی ململانێ دروستەکەن، نەک ئاین. پاشان شۆڕشی سۆشیالیستی هاندانی مرۆڤە بۆ دەستەبەرکردنی ئازادیەکان. بە درێژایی مێژوو ئیسلام هەر خەریکی گوشتن و بڕین بووە. لێرەدا من وەستاندم. وتم بڕیارم وابوو تەوەرێک تەواو بکەین، ئینجا بچینە سەر تەوەرێکی تر، وایە؟ بەهرۆز وتی وایە. وتم مادەم وایە قسەکانی خۆت تەواو بکە لەسەر خوا و ئەم گەردوونە. فەلسەفە ممکن و ناممکن و ڕێکی سیستەم، جوانی سیستەم و خراپیەکانی تەفسیری مادە بکە و مێژووی مادە باس بکە. کاک بەهرۆز وتی من پرسیاری خۆم خستە ڕوو فەرموو وەڵام بدەرەوە. وتم من وەڵامی ئەم 6 پرسیارەت ئەدەمەوە کە لە قسەکان تا کردت. یەکەم، ئەم جیهانە چۆن سەری هەڵداوە؟ دووەم، چۆن بە گوێرەی ئەم سیستەمە سەر سوڕهێنەرە هەڵ ئەسوڕێت؟ سێم، ئایا سەرەتای هەیە؟ مێژووی مارکسیزم. چوارەم، ئایا کۆتایی هەیە؟ جەدەلی مارکسیزم. پێنجەم، ئایا بەڕێکەوت هاتۆتە گۆڕێ؟ شەشەم، ئایا دروستکارێک دروستی کردووە و هێناوێتە دی؟ بێگومان بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە
ئایدیای مرۆڤ و تێگەیشتنی لەم بوونەوەرە کە ژیان پێکدێنێ بە شێوەیەکی کاریگەرانە هاوبەشی ئەکا لە چارەنووسی مرۆڤ و جۆری و شارستانیەتی و ژیانی کۆمەڵایەتی و کەسایەتی تاک ئارامگرتنی دەرونی ئەو کەسایەتیە. ئەگەر ئەم وەڵامانەی دەست نەکەوت ئەو کات مرۆڤەکە تووشی دڵە ڕاوکێ و سەرگەردانی ئەبێ، تووشی بێچارەی و کەسێکی وێرانی لێ دەرەچێ. بۆ ئەمە بەستە زانایان و فەیلسوفەکان و خاوەنبیرەکان هەوڵیان داوە هەریەکەیان لە ڕێگەی عەقڵ و هۆشەوە لە ڕەوتی تاقیکردنەوە زانستیەکان وەڵامی ئەم پرسیارانە بدەنەوە. من ئەمەوێت لەم باس و لێکۆڵینەوەیدا هەندێک لەم وەڵامانە بخەمە ڕوو. مەرجنیە من بتوانم ئەم بابەتە بەو شێوەی کە بیرمەندەکان توانیویانە باشتر ڕوونی بکەمەوە، بەڵام هەوڵێکە تا بتوانم بیری خۆم بخەمە ڕوو. ئەم جیهانە چۆن سەری هەڵداوە؟ کەواتە خاڵی سەرەتا لێرەوەیە. سۆنگەی بیرکردنەوە ئەوەیە کە چۆن سەر هەڵدانی ئەم جیهانە و سەرەتای ڕەوتی ئەم جیهانە بە ماکەکەی هەیئەتەکەی و یاساکانی لێکی بدەینەوە، ئەوە ڕوون بکەینەوە کە چۆن سەری هەڵداوە. بۆ باسکردنی ئەم بابەتە چەندین بەڵگەی عەقڵی و ویژدانی هەن لەو بەڵگانەی کە مرۆڤ ژیانی ئاسایی خۆیانی پێدەست پێکردوون سەرباری لێکۆڵینەوەکانی فەیلسوف و زاناکان، ئەو لێکۆڵینەوانەی کە دروستکردنی ئەم جیهانەمان لەلایەن داهێنەر و بەدیهێنەرێکەوە یان خوڵقێنەرێکی کارسازەوە دایناوە کە بۆی ئەسەلمێنێت، هەروەک زانستیش بە تەواوی بەشەکانیەوە لە فیزیک و گەردووناسی و پزیشکی و ڕۆگناسی، زیندەوەرناسی و هەتا دوایی توانیوێتی لایەنێکی گرنگمان بۆ دەربخا، لایەنێک کە شاراوە بووە لە ئێمە لە تەفسیر و لێکدانەوەی ئەم جیهانەدا، هەروەک توانیوێتی تیۆر و کۆمەڵێک بیردۆز کە خوانەناسەکان دایانناوە هەڵی بۆشێنێتەوە و بەڵگەکانیان بە درۆ بخاتەوە کە بە درۆ هەڵوەشاندنەوەی ئەم بەڵگانە قەڵاو کۆشکی بیرکردنەوەی بێ باوەڕەکان یان ماتریالیزمەکان داڕوخاوە. ئایدیای خواپەرستی بە بەڵگە و تاقیکردنەوەی هەڵپەسێنراوەکانی زانست قایم و پتەوتر بووە. پاشەوەی بێباوەڕی تیۆری خۆی لەسەر دوو بنەمای فەلسەفی بنیات نابوو. ئەو دوو بنەمایش بریتین لە یەکەم تیۆری مادە دێرینەکان یان دێرینەی مادە. ئەم بیردۆزە لافی ئەوە لێدا کە مادە کۆنە و هەربووە، نەسەرەتای هەیە و نەکۆتایی. ئەمەش مانای ئەوە ئەگەنێ کە مادە خوڵقێنەرێکی نییە و هیچ کارسازێک یان بەدیهێنەرێک نەیهێناوەتە گۆڕێ و جیهانێکی تریش بە دوای دانایە. دووەم، پشبەستن لەسەر تیۆری ڕێکەوت و ڕەفزکردنی بنەما هۆکاریەکان. ئەم بیردۆزەوە ئەبینێ کە جیهان لە ڕێگەی ڕێکەوتەوە سەری هەڵداوە و دروست بووە، داهێنەر و بەدیهێنەرێک نەیهێناوەتە کایەوە، بێ نەخشە و پلان دروست بووە. بەڵام بەداڕوخانی ئەم دوو تیۆرە بیردۆزیە بەدەستی زانستی تاقیگەری فەلسەفەی بێباوەڕەکان هەرەسێنانێک بە بەڵگە سەلمێنرا و وێڕای هەرەسێنان و داڕمانی عەقڵ و فەلسەفی ڕوتە ماتریالیزمەکە. ئیتر ئەم دوو تیۆرە لە دیدەی زانستەوە بوونە ئەفسانە و گریمانێکی خەیاڵی. جا بۆ ئەوەی ئەم دوو تیۆرە نمونەکانیان لە بیر و باوەڕەکانی دیکە بخەینە سەر باس و لێکۆڵینەوە، بەڵام باس و لێکۆڵینەوەکە لەسەر بناغەی تیۆری بەڵگەی زانستی و فەلسەفیەکان بنیاد بنین. واتە با بیردۆزی بێباوەڕی بخەینە ژێر باس و لێکۆڵینەوە لەسەر بنچینەی وەک ئاماژەمان پێکرد بەڵگەی تاقیگەری یان بەڵگەی ڕەوتی عەقڵی. بەم جۆرەی خوارەوە کاتوانین لەسەر سێ بنەمای زانستی و فەلسەفی ڕوونی بکەینەوە. یەکەم، بەڵگەی نەخشاندنی ڕێکی و جوانی سیستەم. دووەم، بەڵگەی جوڵە و بزاوتن و نەجوڵاندن لەخۆوە نەبزاوتن. سێەم، بەڵگەی پێچوون و لەوانەیی ئیمکان. بەڵگەی نەخشاندنی ڕێکی و جوانی سیستەم بێگومان نیگایەکی زانستی کە مرۆڤ ئەینەخشێنێت بە جیهانی سروشت و مرۆڤ و ڕوەک و ئاژەڵ و هەتا دوایی.
هەروەها بەوەی کە تێیدایە لە وردی و کارسازی دەرەکەوێت کە ئەم جیهانە پێویستی بە نەخشەکێشان و سازکردن و وێزگەیەکی پێشتر هەیە، خۆی بەڵگەیە لەسەربوونی پەروەردگار کە خوایەکی دانا و زانا و بەتوانە زۆر بە جوانی و بە وردی و بەڕوونی بە لەناوبردنی بیری ڕێکەوت و پوچکردنەوەی یاخود ئەزەلیەتی مادیەت بۆ دەرەکەوێ ئەوەی کە تیۆری بێباوەڕی و فەلسەفەکەی بوو، بیرکردنەوەی پێچەوانە و دژ بە ئایدیا خواپەرستیەکەی لەسەر بنیاد نراوە. لێکۆڵینەوە و باسە زانستیەکان مەحاڵبوونی پێکاتنی جیهانیان بەڕێکەوت لە ڕووی کات و زەمەن و پێکاتنی واقعیەوە سەلماندووە کە ئێمە لەم باسەدا لایەنێک لە باس و لێکۆڵینەوە و بەڵگە زانستیانە ڕوون ئەکەینەوە کە زانایانی سروشت و زیندەوەرناسی سەلماندویانە. تیۆری ڕێکەوتیان لە دوو بواری سروشت و ژیاندا بە درۆخستۆتەوە. بۆ هەر عەقڵێکی خاوەن هزری زانستی بوونی دانایی و هودە زانستی ویست و نەخشەکێشانی پێشتر بۆم جیهانە دەرەخا. جا لە بواری سروشتدا زانایان ئەڵێن لە سەرەتاوە ئەستێرەیەکی گەڕۆکی بچووکمان هەبووە کە ئەویش زەویە. ئەم ئەستێرەیە چەشنی نیشتیمانێک بۆ دروستکراوەکانی مرۆڤایەتی کە پاش زنجیرەیە گۆڕانکاری لە ماوەی 2 بلیۆن ساڵ یاخود زیاتردا بۆتە جێگایەکی لەبار بۆ ژیانی زیندەوەری و ڕووەکی کە ئەمانە یارمەتی گەشەکردنی و هۆیەک بوون بۆ سەرهەڵدانی مرۆڤ. خرۆکەی زەوی لە هەر 24 کاتژمێرێکدا جارێک یاخود بە تێگڕایی نزیکەی 1000 میل لە کاتژمێرێکدا بە دەوری تەوەری خۆیدا ئەسوڕێتەوە. گریمان کە زەوی بە تێگڕایی 100 میل لە کاتژمێرێکدا ئەسوڕێتەوە. بۆ وانە بێ؟ ئەگەر وابێ ئەوە ئەو کات شەو ڕۆژمان بە ئەندازەی 10 ئەوەندەی تر درێژترە بێتەوە. کەواتە لەم بارودۆخەدا خۆری هاوین هەموو ڕۆژێک ڕۆک و گژوگیاکانمان ئەسووتێنێت و بە شەویش تەواوی ڕۆکی سەرزەوی وشکە بن. لە کاتێکدا ئەو خۆرەی کە سەرچاوەی تەواوی ژیانە پلەی گەرمیەکەی ئاگاتە 12000 پلەی فەرەنهایت و خڕۆکەی زەوی ئێمە بە ئەندازەیەک لێی دوورە بەسە بۆ ئەوەی کە ئەم ئاگرە زۆرە گەرمای پێویستمان پێ بەخشێت و لەویش زیاتر پێویستمان نییە. ئەم دووریەش بە شێوەیەکی سەرسوڕهێنەر ڕێژەیەکی نەگۆڕە کە لە ماوەی ملیۆنەها ساڵدا گۆڕانکاری کەمی بەسەردادێ بە جۆرێک کە بەردەوامبوونی ژیان بەو جۆرەی کە پێی ڕاهاتوین ممکنە کە ئەگەر بەهاتایە و پلەی گەرمای سەرزەوی لە ساڵێکدا بە تێگڕایی 50 پلە زیادی بکردایە ئەوە تەواوی زیندەوەرانی سەرزەوی هەمووی ئەسووتان و لە ناوە چوون. خڕۆکەی زەوی بە تێگڕایی 18 میل لە خولەکێکدا ئەسوڕێتەوە. ئەگەر بەهاتایە و تێگڕایی سوڕانەوەکەی بۆ نمونە 6 میل یاخود 20 میل بووایە لە خولەکێکدا ئەو کات دووری یاخود نزیکی ئێمە لە خۆرەوە بە شێوەیەگە بوو کە ژیانمان لەگەڵیدا ئەیبەست. لە هەمان کاتدا ئەستێرەکان بەو شێوەی جیاوازیانە بێت لە جۆری تیشکدانەوەیاندا. بەشی زۆری تیشکەکانیان هەموو جۆرە خانەیەک لە ژیاندا ئەمرێنێت. هەروەها چڕی و بارستایی ئەم تیشکدانەوەیش کەوا لە نێوان کەمتر لە تیشکدانەوەی خۆرەکەمان و زیاتر لەوەی 10,000 جارە ئەو کات دووری و نزیکی ئێمە لە خۆرەوە بە شێوەیەک ئەبێ کە جۆری ژیانمان لەگەڵ ئەو چەشنە ڕابەهاتایە یان ئەگەر ئەم خۆرەی ئێمە تەنها نیوەی تیشکدانەوەی ئێستای بدایەتەوە ئێمە ئەبووین بە سەهۆڵ. ئەگەر بە ئەندازەی نیوەی ئێستا زیاد بووایە ئەوە زۆر لە دێرینەوە ئێمە ببووینە خۆڵەمێش. لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەگەر بمان توانایە پرۆتۆپلازمێک یاخود شانەیەکمان بۆ ژیان دروست و بەدی بهێنایە ئەوە تێ ئەگەیشتین کە تەنها هەر ئەم خۆرەی ئێمە لەبارە بۆ ژیان لە نێوان ملیۆنەها خۆری ناپوختە لە گەردووندا. پاشان هەر ئەم خڕۆکەی زەویە لارە بە گۆشەیەک کە ئەندازەکەی 23 پلەیە. ئەمە لەبەر چەند هۆیەکە کە خڕۆکەی زەوی ئەخوازێت. بۆ نمونە ئەگەر ئەم زەویە مەیلە و لار نەبوایە هەردوو جەمسەری زەوی هەمیشە
لە شەودا ئەبوو. لەم دۆخەدا هەموو هەڵم لە ئۆقیانوسەکانەوە هەڵ ئەسا بەڕاست و چەپدا یان بەرەو باکوور یان باشوور ئەڕۆشت و لە کاردانەوەی خۆیدا چەندین کیشوەری بە سەهۆڵدا پۆشی. ڕەنگە بیابانێکی لە نێوان هێڵی یەکسان سەهۆڵبەندانێکی دروست کردایە. ئەگەر ئەمە ڕووی بدایە ئەوە لەم دۆخەدا چەندین ڕووبار لە سەهۆڵبەندانەوە هەڵ ئەسان و لە ڕێگەی شی و دۆڵەکانەوە ئەڕژانە و ناو ئۆقیانوسێکی بەخوێدا پۆشراو. لەم حاڵەتەدا هەموو زەوی ئەبوو بەکانێکی خوێ، حەوزێکی پڕ لە خوێ لەسەر زەوی دروستە بوو. دووری مانگ لە ئێمەوە 240,000 میلە، گریمان 50,000 میل لە ئێمەوە دوور وایە. لەم حاڵەتەدا هەموو زەوی ئەکەوتە ژێر ئاو، لە ڕۆژەکە 2 جار نەغرۆ ئەبووین. بەڵام ئاوێکی بە کوژم کە چێ و چیاکانی ڕائەماڵی، هەروەها سەر زەوی ئەبووە گێژەڵوکە و ڕەشەبا. لەم ئارامی ئێستا نەئەما و زەوی ئەبوو بە ترسناکترین خڕۆکە. با نمونەیەکی زانستی تر بهێنینەوە بۆ بە درۆخستنەوەی ڕێکەوت. سەلماندنی پێویستی ئەم بوونە بە نەخشەکێشێک و کارسازێک کە ئەندازەگیری ڕێکی سیستەم دایڕشتووە. بۆ نمونە لە لێکۆڵینەوە زانستیەکاندا هاتووە کە با ئۆکسجین بکەینە نمونەیەک و بیرین بەدەستمانەوە بۆ ئەوەی کارسازی و ڕێکوپێکی سیستەمی ئەم جیهانەمان بۆ دەربکەوێ کە خوایەکی بەهێز و دەسەڵاتدار دایمەزراند بووە. ئەو هەوایی کە لە ژووروی زەویەوەیە بریتین لە ئۆکسجین، نایترۆجین، ئارۆجین، نیۆن، کۆنسیۆن و کاریپتۆن. هەر ئەم هەوایە هەڵمی ئاوی گرتوۆتە خۆی. هەروەها دووەم ئۆکسیدی کاربۆنی بە ڕێژەی 0.3% یان 3/10,000 تێدایە. گازەکانی تر خۆیان ئەنوێنن لە شێوەی ڕەنگی سوور و شین و سەوزدا، بەڵام ئارۆجین ئەو گازەیە کە بە ڕێژەی 0.6% لە هەوادا هەیە. ڕووناکێکی گەشاوەمان پێبەخشێ کە ژیاری بەرەو پێش ئەڕوا لە هەر شوێنێکدا بەکار بهێنرێ. ئەوە نایترۆجین بە ڕێژەی نزیکەی لە 78 لە هەوادا هەیە، لە کاتێکدا ڕێژەی ئۆکسجین لە هەوادا بە لە 121 دیاریەکرێ. هەوا بە تێگڕایی خۆی گوشارە خاتە سەر زەوی نزیک بە ئەندازەی 15 ڕەتڵ لەسەر هەر قلانشکێکی چوارگۆشە لە ڕووبەری زەوی بە ئاست دەریا، کە هەر ڕەتڵێکیش بریتە لە 2564 گرام. لە ڕاستیدا ئۆکسجین لە هەوادا خۆی بەشێکە لەم گوشار و پاڵە پستۆیە کە ئەندازەی ئەگاتە 3 ڕەتڵ لەسەر قولانشکێکی چوارگۆشە. بۆ ماوەی ئۆکسجینەکەی تری گەمارۆیە لە شێوەی چەند ئاوێنەیەک لە توێژاڵی زەویدا. ئەم بەشە 0.8 سەرجەم ئاوی جیهان پێک دێنێ. لای هەمووان ئاشکرا کە ئۆکسجین شەماڵی ژیانە بۆ هەموو زیندەوەرانی سەرزەوی. بۆ ناسینی ئۆکسجین جگە لە هەوا لە هیچ سەرچاوێکتر چنگ ناکەوێت. ئێستا لە هاوکێشەکان بپرسین چۆن ئەم تخمە پڕ لە چالاکیە لە ڕووی کیمیاییەوە دەرباز بوو لەو یەگرتنەی کە هەیەی لەگەڵ ئەو تخمانەی تردا و لە هەوادا نزیک بە هەمان ڕێژەی پێویستی دایناوە بۆ تەواوی بوونەوەرە زیندەوەرەکان. گەریمان ئۆکسجین لە بڕی ئەو ڕێژەی کە ئاماژەمان پێکرد ڕێژەکە لە 150 یان زیاتر بووە. ئەو کاتە هەموو مادەکان قابلی سووتان ئەبوون لە جیهاندا بە ئەندازەی خێراییەک گڕیان تێبەرە بوو کە زەوی ئەبووە جەنگەڵی گڕکان یان بە پێچەوانەوە ئەگەر ڕێژەی ئۆکسجین لە 100 یاخود کەمتر بێ. بەڵام لەم حاڵەتدا ئەم توخمانەی کە ئێستا هەن بەکار نەهاتن. بۆ نمونە ئاگر ئەگەر ئۆکسجینی ئازاد ئەو تەنها بەشەشی لە نێوان چەندین ملیۆنەها بەشی مادەی زەویدا هەڵ بمژیبایە، ئەو کاتە هەموو ژیانی زیندەوەر لە خێراترین کاتدا ئەوەستا. گریمانێکی تر بۆ بە درۆخستنەوەی ڕێکەوت و سەلماندنی داهێنەر واتە خوددا. ئەگەر زەوی بە دەوری خۆیدا خێراتر بسوڕێتەوە لەوەی کە ئێستا هەیەی، هەرچی خان و بینا و شاخ و دار هەیە پرژ و بڵاو ئەبەوە بە جۆرێک کە زەوی خۆی لە تووپەتە بوو. ئەمە
لە ئەنجامی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆیدا بە شێوەیەکی خێرا وەک چۆن دەزووی کۆلارە بەدەست کەسێکە و ئەبسێت ئەگەر بە خێراییەکی زۆر بسوڕێتەوە ئەبێتە هۆی تەئسیری هێزی ڕاوەنە لە چەقەلانیەوە یان ئەگەر بە پێچەوانەوە بە هێواشی بسوڕاتەوە بە دەوری خۆتدا بۆ نمونە لە ماوەی 100 کاتژمێردا بسوڕاتەوە لە بری 24 کاتژمێر ئەو کات هەرچی سەرزەوی بوو هەمووی ئەمەردن و لەناو ئەچون بە هەموو زیندەوەرەکانیەوە بەهۆی گەمارۆی وێرانکاری خۆرەوە. هەموو ئەمانە شایەتن لەسەر بەدیهێنەرێکی کارساز و باڵادەست حکمەتی ئەومان بۆ ڕۆشنەکەنەوە لەگەڵ گونجاندنی ژیانی مرۆڤ و زیندەوەرانی تری سەرزەوی کە بێگومان لە توانای ئانارشیستیدا نییە کە بتوانێت ئەم بوونەوەرە پان و پۆڕ و فراوان و گەردونە ڕێک و پێکە بهێنێتە بەرهەم. خوای گەورە ئەفەرمێت: الله يعلم ما تحمل كل أنثى وما تغيض الأرحام وما تزداد وكل شيء عنده بمقدار. واتا هشتيق لاي خواي قورة بأندازه هروها أفرميت: والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل شيء موزون. واتا ئێمە لە نێو زەویدا شێوە بەرزەکانمان چەقاندووە کە چەشنی مێخ بۆ ڕاگرتنی زەوی لە هەر شتێک بە کێشان و گونجاندن لەگەڵ حکمت و داناییدا گژوگیا و ڕووەکمان تیادا ڕواندووە. ئەگەر بارستایی زەوی بە ئەندازەی چەند پێیەکی تر ئەستوورتر بووایە لەوەی کە ئێستا هەیە، هەرچی دووەم ئۆکسیدی کاربۆن و ئۆکسجین هەیە هەمووی هەڵەمژی. ئەو کاتە ژیان بە حاڵ و ئاستەم ئەبوو. خۆ ئەگەر زەوی لە قەبارەی خۆردا بووایە لەگەڵ ئەو چڕیەی کە هەیەی، ئەو کات هێزی مۆگناتیسی زەوی بۆ ڕاکێشانی ئەو تەنانەی کە لە سەرەتی چەندان و دوو چەندان ئەبوو. هەروەها بەرزی ئەتمۆسفۆری زەوی 4 میل ئەهاتە خوارێ، ئەو کات بە هەڵمبوونی ئەو بە حاڵ ئەبوو. هەر وەک پاڵە پستووە و گوشاری هەوا بەرز ئەبوو بۆ زیاتر لە 150 کیلۆگرام لەسەر سانتیمێکی چوارگۆشە. کێشی ئەو زیندەوەرانەی کە ئێستا ڕەتڵێکە ئەگەیشتە 150 ڕەتڵ و قەبارەی مرۆڤ کەمی ئەکرد تا ئەگەیشتە قەبارەی مشکێک یان سمۆرێک. ئەو کاتە ژیانی بە کۆمەڵی ئەم مەخلوق و دروستکراوانە ئاستەم ئەبوو. خۆ ئەگەر ئەم بەڵگانە و نیشانانەی کە پێکاتنی جیهانی مادین بە هەموو ئەو کەرستانەی کە تێیدایە لە یاسا و سیستەم و فراماسیۆن و پەیوەندی نێوان کەرستەکان لە ڕێگەی ڕێکەوتەوە ڕەدەکاتەوە، ئەو ڕێک و پێکی ژیان و مادەی زیندوو هەروەها دروستبوونی لە ڕێگەی ڕێکەوتەوە زۆر دوورترە لەم گریمانەی کە بە مەعریفە و زانست ڕوون کراوەتەوە. لەم بارەیەوە یەکێک لە زانایان و پسپۆڕەکان بۆ ڕوونکردنەوەی ئەم ڕاستیە نووسیوێتی و ئەڵێ پڕۆتینەکان لە کەرەستە ئاوێتە سەرەکیەکانن لە تەواوی شانەی زیندەوەراندا کە لە 5 توخم پێک دێت و بریتین لە کاربۆن و هایدرۆجین و نایترۆجین و ئۆکسجین و گۆگرت. ژمارەی گەردیلەکان لە یەک بەشی بچووکی پڕۆتیندا ئەگاتە 40,000 گەردیلە. بۆ ئەمە بەسە زانای ماتماتیکی سویسری چارلیۆ چینجای هەڵسە بە ژماردنی ئەو فاکتۆرانە بۆی دەرکەوت کە دەرفەت لە ڕێگەی ڕێکەوتەوە ناڕەخسێ بۆ دروستبوونی تەنها بەشێکی بچووکی پڕۆتین لەوانەیە بە ڕێژەی 1 تا 10,140 نەبێت، واتە بە ڕێژەی 1 تا 10 کە 140 لە خۆی درابێتەوە. ئەو ژمارەیە کە بەوشە نەقسەی لەسەرەکرێت و نە لە هاوکێشەشدا بەکارەهێنرێت و دەرنابڕێت. ئەو جا چەندایەتی ئەو مادەیە کە پێویستە بۆ ڕوودان و پەیدابوونی ئەم هاوکێشەیە لە ڕێگەی ڕێکەوتەوە تەنها 1 گەردیلەی بچووک بەرهەم بهێنێ، ئەبێت زیاتر بێلەوەی کە هەموو ئەم بوونەوەرە گرتوێتی خۆی بە ملیۆنەها. هەروەها دروستبوونی گەردیلەیەک بەو شێوەیە لەسەر ڕووی زەوی لە ڕێگەی ڕێکەوتەوە بە تەنها بلیۆنەها ساڵی پێویستە کە زانای سویسری ئەندازەی ئەوەی بە ساڵ داناوە
لێکدانی ژمارەدە لەگەڵ 243 جار لە خۆی واتە 10,243 ساڵ. ئێمە ئەزانین کە مرۆڤ دارای چ ئاڵۆزی و وردەکاریەکە لە چالاکی عەقڵی و دەستگای دەماریدا کە ئەم ئاڵۆزی و وردەکاریە مرۆڤی شایستەی ڕێخستنی هەست و بیرکردنەوە و درک و هەڵس و کەوتەکان کردووە و ئەتوانێت ئەم شایستەیە ڕێک بخات. هەروەک بوونی دەستگای دەماری و پلەی دەرەکی ئاژەڵەزانین، بەڵام مرۆڤ نەی ئەزانی کە ڕۆکیش دارای دەستگای مەرکەزی ئەو تۆیە کە چالاکیەکانی ڕێگەخا بەو جۆرەی کە دەستگای دەماری چالاکیەکانی لەشی مرۆڤ و ئاژەڵ ڕێکیخە. ئەمەش لەلایەن زانایەکەوە دۆزراوەتەوە. زانای سۆڤێتی جوبار پاژەوەی کە 20 ساڵی بردە سەر لە لێکۆڵینەوەی یەکلاکردنی ڕۆکدا ئاشکرای کرد و دڵنیا بوو کە بوونی دەستگایەکی مەرکەزی وەها کە تەواوی ئەرکە سەرەکیەکانی ڕۆک ڕێگەخا کە ئەویش لە مرۆڤ و ئاژەڵدا جیاوازی نییە، ئەو دەستگایە لە ڕێگەی چەندین تەوژمی کارەباییەوە کارەکەن و بەڕێوەی ئەبن هەست و بەڵگە زانیاریەکان لە بەشێکەوە بۆ بەشێکی تری ڕۆکەکە ئەگوازرێنەوە. خێرایی ئەم تەوژمانە ئەگاتە 19 مەتر لە کاتژمێرێکدا. بەم جۆرە ئەم بەڵگە زانستیانە وا دەرەخەن و دۆزیانەتەوە لە تاقیگەوە بە ئێمەیان ڕاگەیاندووە و باوەڕیان هێناوە بە بوونی حکمت و نەخشەدانەرێک و ڕێخستن و ڕەتکردنەوەی هەڕەمەکی ئانارشیستی ڕێکەوت لە هەر گەردیلە و شانەیەک. لە گەردیلە و شانەکانی ئەم جیهانە سەیر و سەرسوڕهێنەرەدا ڕێکی سیستەم و کارسازی ڕێکخراوەتی ئەم جیهانە ئەکەینە بەڵگا لەسەر بۆنی خالق و دروستکارێکی ڕێخەری هودەزان و دانا ئەڵڵاه. من بەردەوام بووم لە قسەکانم لەگەڵ کاک بەهرۆزدا لە ماڵی کاک عەبدوڵڵاه. هەموو گوێیان گرتبوو. زوو کاک عەبە ئەیوت چاکمنتان خەڵەتان. بەردەوام بووم لە باسەکەم و عەرزی مەجلیسەکەمە کرد. بەڵگەی دووەم لەسەر بۆنی خالق و دروستکەرێکی مەزن. سازێنەری نەخشەکێشی ئەم بوونەوەرە مەحاڵە شتێکی مادی بێت. ئیسحاق نیوتن ئەوەی دەرک پێکرد بوو کە سیستەمی بوونەوەر بەرەو ڕۆچوون ئەڕوە سەرنجام لە قۆناغێک نزیک ئەبێتەوە کە پلەی گەرمای هەموو پێکێنەرەکانی تێدا یەکسان ئەبێ. لەمەوە گەیشتە ئەوەی کە ئەم بوونەوەرە ئەبێت سەرەتایەکێ بێ. هەروها پێویستە بە گوێرەی نەخشەیەکی دیاریکرا و سیستەمێکی وێنەکێشراوی داڕێژراو هەبێ کە لێکۆڵەرەوانی ئاو و هەوا بە تەواوی ئەوەیان سەلماندووە. سێم بەڵگەی پێچوون و لەوانەی ئیمکان. بەڵگەی ئیمکان ئەو بەڵگە ئەقلیەیە کە زانایانی ئایدیای ئیسلامی پەیڕەویان کردووە بۆ بەڵگەهێنانەوە لەسەر پێویستی جیهان بە خالق و دروستکەرێک کە ناکەوێتە ژێر یاساکانی ممکنەوە. لەم بوارەدا زانایانی ئیسلامی بوونەوەریان بەو جۆرەی کە عەقڵ دەرکیەکە کردووە بە سێ بەشەوە. یەکەم بوونی مەحاڵ نەبوو نەکراو، دووەم بوونی ممکن جیهان، سێم بوونی واجب ئەڵڵاه. ئەم دابەشکردنە لەسەر ئەو بناغەیەدا ئەمەزرێ کە هەموو ئەو شتانەی ڕەنگە ئێمە بیری لێ نەکەینەوە یان بە بۆچوون بۆی بچین خۆیان بە گوێرەی بەدیهاتنی بوونیان بەم شێوەی خوارەوە. یەکەم بوونی مەحاڵ. بوونی مەحاڵ بەریەتیە لە هەر شتێک کە بۆی ئەچین و دێت بە خەیاڵماندا. مەحاڵە بوونی دەرەکی هەبێ، چەشنی کۆبوونەوەی دووشتی دژبەیەک وەک بوونی شتێک و نەبوونی لە یەک کاتدا. چونکە وەها شتێک مەحاڵە، هەروەها وەک بوونی شتێک بەبێ فەراهەمهاتنی هۆکاری بوونی، چەشنی بوونی دەنگ بەبێ خاوەندەنگ، جوڵە بەبێ جوڵینە. دووەم بوون ممکن. بریتە لە هەر شتێک کە ڕێژەی بوون و نەبوونی یەکسان بێ. جانە ئەوەی لە بوون نزیکتر بێ تا لە نەبوون، نە ئەوەیە لە نەبوون نزیکتر بێ تا لە بوون. جا هەر وەک قابیلی بەدیهاتن و بوونە بەو شێوەیە قابیل بە نەبوونە. هەروها ڕەنگە گیر بێت و ڕەنگە گیر نەبێت، بەڵکو بوون و نەبوونەکەی پێویستی بە هۆکارێک هەیە کە لایەنی بوون و نەبوونی شتەکە تا یەکلایی بکات. تەواوی ئەوەش کاتۆتە دی ئەوەشی کە دێتە دی لە جیاندا ئەکەوێتە
بازنە و جوخزی ئیمکانەوە. سەبارەت بە تێگڕای جیهان حاڵەتێکە هەر بەو جۆرێ، چونکە جیهان بریتیە لە کۆمەڵێک ڕوودا و هۆکار و ئەنجام کە بە دوای یەکدا یەکیان لێکێکی ترەوە هاتوونەتە دی، کەوابوو هەر شتێک لەم بوونەوە و گردونەدا هۆکاری شتێکی ترە. ئەنجامی هۆکارەکان لێک کادا هەموو جیهان هەر بەم جۆرە لەوزە و بەشەکانی ئەتۆم و گەردیلەو تا ئەستێرەکان. تەواوی بوونی ئەم جیهانە بە قۆناغی ئیمکانبوون و نەبووندا تێپەڕیوە، وەک چۆن کتێب و کورسی و وێنەکە بە نمونەکەی ئێمەدا بەم قۆناغەدا تێپەڕین. هەڵبەت سەرجەمی تاکەکانی جیهانیش بەم قۆناغەدا تێپەڕیون و پاشان وردە وردە شت لە دوای شت هاتوونەتە دی، هەندێکیان لە هەندێکیانەوە پەیدا بوون و هاتوونەتە گۆڕێ تا ئەم شێوە تەواو کاملەی لێ پەیدا بووە کە خۆی بریتێ لە کۆمەڵێک شتی ممکن و ئاشێ و ناشێ. جا هەروەک ئاماژەمان بۆ کرد ممکن لە قۆناغی ئیمکان دەرناچێ بۆ قۆناغی هاتنەدی مەگەر لە پاش پەیدابوون و فەراهەم هاتنی هۆکارەکە نەبێ، دەنا هەروە لە قۆناغی ئیمکاندا ئەمێنێتەوە و هەرگیز بوونی نایەتە دی. کەواتە ممکن و فەلسەفەکەی چەندین تایبەتمەندی و سیفەتی خۆی هەیە کە بریتین لە یەکەم یەکسانی ڕێژەی بوون و نەبوون. ئەگەر هۆکارەکەی پەیدا بوو ئەوە ئەویش پەیدا بێ، ئەگەر هۆکارەکەی پەیدا نەبوو ئەوە ئەویش لە ڕووی بوون و نەبوونەوە بەستراوە بە شتێکی ترەوە. دوو دەرچوون لە ئیمکان بۆ بوون پێویستی بە سەبەب و هۆکارێک هەیە، ئەو هۆکارەش لە نێو چوارچەوەی سروشتیدایە. خۆی بریتە لە کۆمەڵێک هۆکاری سروشتی وەک ئەوەی لە تەواوی بوونەوەردا هەیە لە مرۆڤ و ئاژەڵ و ڕۆک و ڕوودانی کردەوەکانی مرۆڤایەتی و هەتا دوایی، چونکە جیهان لە ناوەی بنیاد و بیناسازی خۆیدا کۆمەڵێک لەو هۆکار و ئەنجامە ممکنانە پێویستیان بە سەبەب و هۆکارێکی زۆری سروشتی هەیە. لەو حاڵەتەدا وا پێویستەکە کە ئەم زنجیرێت تا بێبڕانەوە بەردەوامی هەبێ کامەش مەحاڵە لەبەر ئەوەی کە عەقڵ بەڕوونی درک بە بێهودەیی زنجیرەیی ئەکا، کەوابوو هەر ئەبێت هۆکارێکی یەکەم لە ئارادا بێ کە خۆی هۆکارە لە پەیداکردن و هێنانەکایی تەواوی ممکنەکاندا. خۆی ناممکنە، واتە بوونەکەی زاتیە و نەبەستراوە بە شتێکی ترەوە. ئەوەش واجببوونی واجبە پێویستەکە. سێم بوونی واجب کە کۆتایی وەڵامەکانە، چونکە وەڵامدانەوەی پرسیاری ئەو کەسەیە کە ئەپرسێت لە هۆی تەڕبوونی جلوبەرگی کەسێکی تر و پێی ئەڵێت ئەم تەڕاییە وابەجلەکانتەوە لەکوێوە هاتووە، ئەویش لە وەڵامدا پێڵێت لەسەر فەرشێکی تەڕ دانیشت بووم تا تەڕاییەکەی گەشت بەجلەکانم. دیسان پرسیارێکی تر لە پرسیارەکاندا دروستە بێڵێ ئەی فەرشەکە لەکوێوە تەڕایی پێگەشت بوو، پرسیار لێکراویش لە وەڵامدا پێی ئەڵێت پەرداخێک ئاو ڕژایە سەر فەرشەکە لەبەر ئەوە تەڕ بوو. ئیتر پرسیارکەرەکە لە پرسیارکردن ڕائەوەستێت و هیچی تر ناڵێت، چونکە ناپرسێ ئەی تەڕایەکە لەکوێوە گەشت بوو ئاوەکە، چونکە ئاو سەرچاوەی تەڕیە. کۆتایی وەڵامەکەش واجب وجود، واتە بوونی پێویست کە خوای پاک و بێگەردە. هەر بەم جۆرەیە کە کۆتایی وەڵامەکە وەرەگرێ، هۆکارەکان هەر لە لای ئەوەوە کۆتاییان پێدێ. والأول والآخر والظاهر والباطن وهو بكل شيء عليم. واتا هەر ئەوە سەرەتایە و کۆتاییە و دیارە و نادیارە و هەر ئەوە کە ئاگاداری هەموو شتێکە و ئاگایی و زانایی بەسەر هەموو شتێکدا هەیە. بەم جۆرە ئەگەینە دۆزینەوەی دەرەکردن کۆتایی فەلسەفە لێرەدا دێت، یاخود لێرەدا فەلسەفە سەر ئەبڕدرێت. هەموو هاوکێشەی فەلسەفەی لێرەوە ئەبێت خۆی بخاتە ناو تابوتی مەرگ، چونکە کە دەرەکردنی مرۆڤ بە دەرەکردنی بوونی واجب وەک هۆکارێک بۆ تەفسیرکردن و لێکدانەوەی کەرەسە ممکنەکان هەروەک زانیمان بەشی عەقڵ و هۆشی دەرکەرەکانیش دان بەبوونی ئەم پێویستێدا ئەنێن. من ئالێرەدا فەلسەفە ئەتکەکەم و کۆتایی بەگەڕان بە دوای بووندا ئەهێنم و ڕووەکەمە تاکە خوایەک
کە دروستکەری هەموو ئەرزوو ئاسمانەکانە. ئەم هۆکارش بەنیسبەت تەفسیرکردنی جیهانە و ئەو کەرەسەیە کە ئێمە زاراوەی بوونی پێویستی لێ ئەنین. ئەو بوونی پێویستە خوای پاک و بێگەردە. کەوابوو دەرکی سێم هەموو قۆناغەکان ئەبرێت و ئەچێتە قۆناغی بوونی پێویست کە بوونی پەروەردگارە، کەواتە لە ڕووی فەلسەفیەوە دوو بەشمان لە هاوکێشەکە وەرگرت: یەکەم بوونی مەحاڵ، دووەم بوونی ممکن. لێرەدا وەک لەسەرەوە ئاماژەم پێکرد فەلسەفە ئەژنۆی ئەشکێت لە سێمدا. بوونی واجب خۆی فەرزەکە و بە خەڵکی ڕائەگەێنێت کە زۆر خەڵکێکی کەم هەن کە نەگەشتونەتە بوونی واجب، ئەوانیش کەسانێکی ناوازە و دەروون نەخۆشن. بەم جۆرە دێمە کۆتایی ئەنجامێکی ڕاگیرانەی عەقلی بریتیە لەوەی کە جیهان پەیدابوویەکی بوون ممکنە، پێویستی بە خالق و دروستکارێکە، ئەویش خوای بوونە کە پێویستە بەم پێیە بەڵگە زانستی و عەقلەکان بریتی بوون لە بەڵگەی ڕێکی سیستەم، بەڵگەی بزاوتن لە خۆ نەبزاوتن، بەڵگەی ئیمکان. ئەومان بۆ سەلمێنێ کە ئەم جیهانە پێویستی بە خالقێک و داهێنەرێک هەیە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو پەروەردگارە دوورە لە سیفاتی ئەم جیهانەوە، بەم سیفاتە ناناسرێ. ئەویش خوای پاک و بێگەردە. ئەم بوونە لەوە دەرچووە هیچ شتێک لەو دەرناچێ. ئەو تاک و تەنها بێنیازە، دەوڵەمەندە، لە کەس نابێت و لە کەسیش نەبووە. ئەو زیندووکەرەوە و مرێنەریشە و ئاگادارە بەسەر هەمووانەوە. پاژەوەی هەموو سەرچاوەکانم پێوت مەجلیس هەموو بێدەنگ بوون. شەو بەسەرداهات من و کاک مەلا محەممەد وتمان ئەگەڕێینەوە بۆ هاڵە، بەڵام وتم باسەکەمان تەواو نەکردووە، یان تۆ وەرە بۆ لامان یان من دێم بۆلات. بەهرۆز وتی باشە بەپەلە ڕۆشت. ئێمەش گەڕاینەوە بۆ هالە و کاک عەبدوڵڵامان لای مەهناسخان بەجێهێشت. بەرەو هالە کەوتینەڕێ. بەڕێگاوە بووین لە پڕ تەلەفۆن کرا. کاک بەهرۆز وتی فریاکەون. کاک عەبدوڵڵا کۆچی دوایی کرد. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداقی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.